گەنجێک گوێستی ئافرەتێک خۆی تەسلیم کات. ئافرەتەکە چونکە خاوەنی ئیمان و لەخوا ترس بوو، گوتی ئەی شەرم ناکەی خوای پەروەردگار دەمان بینێت، ئەی شەرم ناکەی لە خوای پەروەردگار. پیاوەکە گوتی ئاخر خۆ هیچ کەسێک نامان بینێت تەنها ئەستێرەکان نەبێت. ئەو ئافرەتە لەخوا ترسە گوتی ئەو کەسەی کە ئەستێرەکانی دروست کردووە ئەی ئەو لەکوێ؟ ئەوەی کە ئەستێرەکانی دروست کردووە ئەو دەمان بینێت کە خاوەنی هەموو شتێکە و ئاگای لە هەموو شتێکە. بۆیە شاعیر دەڵێ ئیذا ما خەلەوتە بیریبەتین فی ظولمەتین، کاتێک کە گومانێکت هاتە ناو دڵ و دەروونەوە لە تاریکایی شەودا، والنفس داعیة إلى الطغیان، نفسی ئینسانیش داوای ئەوەی دەکا کە ئینسان سەرپێچی بکا و لە ڕێگە دەرچێت. لەو کاتێدا فەستەحیی من نەظەر الإله، هەست بە بینین و چاودێری پەرستراوت بکە، هەست بە بینینی خوای پەروەردگار بکە. وقل لها إن الذي خلق الظلام يراني، وبڵێ ئەو کەسەی کە تاریکایی دروست کردووە ئەو دەمان بینێت، هیچ شتێکی لێون نابێت و هەموو شتێک دەبینێ لە تاریکایی شەو و لە ڕووناکی ڕۆژدا هەموو شتێکی بۆی وەکو یەک وایە. بۆیە بەڕێزان لە دەرسوپەندەکانی ئەم بابەتەیە کە سەبارەت بە چاودێری خوای پەروەردگار باسمان کرد، هەستکردن بە چاودێری و ڕقابەتی خوای پەروەردگار ئەوەیە ئینسان هەر کاتێک ئیمانی لە دڵدا بەهێز بوو، لە ڕاستیدا هەموو کاتێک هەست بە چاودێری خوای پەروەردگار دەکات. لە تاریکایی شەودا و لە ڕووناکی ڕۆژدا هەموو کاتێک خوای پەروەردگاری لە دڵدایە و هەموو کاتێک هەست بە چاودێری خوای پەروەردگاری دەکات. ئەو هەڵوێستانە پێمان دەڵێن ئینسان پێویستە ئیمانی بەرز کاتەوە، چونکە لە سایەی ئیماندا ئینسان دەتوانێت لە ڕاستیدا تێڕوانینی بگۆڕێت، قسەکانی بگۆڕێت، هەڵوێستەکانی بگۆڕێت، زیاتر هەست بە چاودێری خوای پەروەردگار